لە هەفتەی دووەمی خولی تازە پێگەیشتوانی نایابی کوردستان لە کۆمەڵی سێم یانەکانی هەولێر سێ یاری بەڕێوە چوو. یاری یەکەم لەسەر یاریگای دووەمی فەڕەنسۆ هەریری تازە پێگەیشتوانی هەولێر میوانداری جیهانی کرد. لە نیوە یەکەم یاریەکە لە دەستپێکەوە تا ناوەڕاستی ئەم گێمە هەردووتی بە وریاییەوە یاریان دەکرد و کەمترین هێرشیان بۆ سەر گۆڵ یەکتر دەبێت تا لە خوڵەکی 24 محەممەد هاوار توانی گۆڵی یەکەم بۆ تازە پێگەیشتوانی هەولێر تۆمار بکات. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم بە دوو خولەک هەمان یاریزان محەممەد هاوار گۆڵی دووەمیشی زیاد کرد بۆ تازە پێگەیشتوانی هەولێر. لە نیوەی دووەم یاریزانانی تازە پێگەیشتوانی جیهان زیاتر هاتنە پێشەوە بۆ ئەوەی جیاوازیەکە کەم بکەنەوە، بەڵام هێرشەکانی هەولێر خێرا و مەترسیدار بوون. لە خولەکی 75 لێدانێکی سزا بۆ هەولێر ئەژمار کرا، مەجید حازم سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵی سێمی هەولێری تۆمار کرد. لە خولەکی 84 محەممەد هاوار هاتریکی خۆی تۆمار کرد و گۆڵی چوارەمی بۆ تازە پێگەیشتوانی هەولێر کرد. یاریەکەش بەم ئەنجامە بە کۆتا هات. ئێمە تیپی تازە پێگەیشتوانی یانی هەولێر خۆمان زۆر باش ئامادەکردیە بۆ خولەکە. لە سەرتاوە بە هێزەوە هاتینە ناو خولەکە چار گۆل ئینشاڵڵا ئەو یاریانێدا بێ سەرکەوتنی زیاتر دەکەین. خۆمان لۆ نازنامەکەی ئامادەکردیە. لە یاریەکەی تر لەسەر یاریگای دووەمی پێشمەرگەی هەولێر تازە پێگەیشتوانیانەکە میوانداری هەندرێنی کرد. لە خولەکی 17 تازە پێگەیشتوانی هەندرێن لە ڕێگای عومەر سوار پێشکەوت بە لێدانی سزا، بەڵام لە خولەکی 24 باڤێل جەلال گۆڵ یەکسانی پێشمەرگەی هەولێری تۆمار کرد. لە نیوەی دووەم و لە دوا خولەکەکان بە دیاریکراوی لە خولەکی 87 کەیوان عەبدوسەمەد گۆڵی دووەمی بۆ تازە پێگەیشتوانی پێشمەرگەی هەولێر تۆمار کرد و یاریەکە بەم ئەنجامە بە کۆتا هات. لە یاریەکی تریش لە شارۆچکەی پیرمام تازە پێگەیشتوانی ئاڕاد پێشوازی لە برایەتی کرد. برایەتی دوای تێپەڕبوونی چەند خولەکێک بەسەر دەستپێکی یاریەکە یوسف تەحسین بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵی یەکەمی تۆمار کرد. لە نیوەی دووەمیش ئاڕاد ئەنجامەکەی یەکسان کردەوە و یاریەکە بە یەکسانی بە کۆتا هات. بەم شێوەیە هەولێر لە پێشەنگ مایەوە دوای دوو بردنەوەی گەورە خاوەنی 6 خاڵە، برایەتیش بە 4 خاڵ لە پلەی دووەمە و پێشمەرگەی هەولێریش بە 3 خاڵ لە پلەی سێمە و ئاڕاتیش بە 2 خاڵ لە پلەی چوارەمە و جیهانیش بە تاکە خاڵێک لە پلەی پێنجەم. بروسک و هەندرێن و زانکۆی جیهانیش بە بێ خاڵ لە پلەکانی شەشەم تا هەشتەمدان. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.